ڕۆشن باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد لە بەردەم سینەمای تولوس لە شاری ستۆکۆڵم لەگەڵتانین. ئەمڕۆ بۆ یەکەم جار دوو لە کتێبەکانی ڕێزدار ئۆجەلان بە زمانی سویدی بڵاو دەکرێنەوە. ئەم دوو کتێبە یەکەمیان کۆنفدرالیزمی دیموکراتیک و دووەمیان شۆڕشی ئازادی ژنان هەردووکیان لە تێزی کۆنفدرالیزمی دیموکراتیکی ڕێزدار ئۆجەلان وەرگیراون. ئەم دوو کتێبە لەلایەن وەرگێڕ و چالاکی سیاسی سویدی لودویک کۆلێر لە زمانی ئینگلیسیەوە وەرگێڕدراونەتە سەر زمانی سویدی و هەروەها لەلایەن کۆمنتێرنی سویدی بۆ ڕۆژاوای کوردستان لە سوید بڵاو کراونەتەوە. ئیمڕۆ وەک لە پلانلامەی کۆڕەکەدا هاتووە چەند کەسێک کە پێشتر کتێبەکانیان خوێندووەتەوە لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە کتێبەکان هەڵدەسەنگێنن. ئێستاش پێکەوە ئێمە دەچینە نێو ڕێو ڕسمەکە و گوێبیستی ڕوانگەی جۆرا و جۆر لە سەر کتێبەکانی ڕێزدار ئۆجەلان دەبین. دوو کتێب کە بۆ یەکەم جار بە زمانی سویدی لە سویددا بڵاو دەکرێنەوە. Välkomna allihopa. Vi kommer att prata ungefär i بەخێر بن. ئێمە سەرجەم سی خولەک قسە دەکەین. من لەسەر کۆمنتەکانی ڕۆژاوا و چاپی کتێبەکان قسە دەکەم، هەروەها لەسەر ئەو خوێندنەوە بازنەیانەش کە دواتر لەسەر کتێبەکان دەمان بێ قسە دەکەم. دواتر لودویک لەسەر پرۆسێسی وەرگێڕانی کتێبەکان قسە دەکات، هەروەها ئەندریاز و سکاپا لەسەر ناوەڕۆکی کتێبەکان قسە دەکەن. دواتر کۆڕەکە کراوە دەبێ و وەڵامی پرسیارەکان دەدرێتەوە. لە پێشدا پێم باشە کۆمنتەرەکانی ڕۆژاوا بناسێنم کە تۆڕێکی پشتگیریە، هەروەها سنتەرێکی ئاڵوگۆڕی بیرروباوەڕی شۆڕژگێرانەی نێوان کوردستان و ئێرە سویدە. ئێمە بە تایبەتی پەیوەندیمان لەگەڵ باکووری کوردستان هەیە و هەر ئێستا دوو کەس لە ئەندامانی تۆڕەکەمان لە باکووری کوردستان خەریکی چالاکین، وەک نمونە کۆکردنەوەی زانیاری. ئەم تۆڕەی ئێمە هیچ بەستراوەیەکی حیزبی و ئاینی نییە و تەنها ئەمانجمان چالاکی پشتگیریە لە ڕۆژاوای کوردستان. بیرۆکەی چاپی کتێبەکانی ئۆجەلان لەوەوە سەرچاوی گرت کە ئێمە وەک تۆڕەکەمان دەمانەویست زیاتر لە دانیشتنی خوێندنەوەی بازنەییدا زانیاری زۆرتر لەسەر کۆنفیدرالیزمی دموکراتیک بزانین و وەدەست بخەین. لە پێشدا دەمانەویست ئەم دانیشتنە خوێندنەوە بازنەیانە بۆ خۆمان و بۆ نێوخۆی تۆڕەکەمان بێت، بۆ ئەوە هەم زانیاریەکانمان بەرینە سەرێ و باشتر تێبگەین و لەو سۆنگەیەوە هەڵسوکەوت بکەین. دواتر بیرمان لەوە کردەوە دەتوانین هەمان کار لە دەرەوەی تۆڕەکەشمان بکەین. ئەوە بوو ئێمە دەستڕەسمان بە دوو لە کتێبەکانی ئۆجەلان بە ناوی شۆڕشی ژنان و کۆنفیدرالیزمی دموکراتیک بە زمانی ئینگلیزی پەیدا کرد. بیرمان لەوە کردەوە بۆچی ئەم کتێبانە وەرنەگێڕینە سەر زمانی سویدی. بڕیارماندا و ئەوە بوو کە کردمان. بەو پێیە لە مێژووی سوێددا ئەمە یەکەم کتێبی عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی بەندکراوی پەکەکەیە کە بۆ یەکەم جار بۆ سەر زمانی سوێدی وەرگێڕدرابێت. ئێمە هیواداری نەم کتێبە بکەوێتە بەر سەرنجی چەپەکان، دیارە هەموو جۆرێ چەپەکان، لەگەڵ تیۆریەکانی دیکە یان تیۆریەکانی خۆیان بەراوردی بکەن. هاوکات هیوامانەوەیە ئەم کتێبانە ببنە هۆی پشتگیری زیاتر بۆ کوردستان و ڕۆژاوا. لەم کتێبانەدا ئۆجەلان باسی پاشخان و بنەماکانی تیۆری کۆنفیدرالیزمی دموکراتیک دەکا. دیارە کتێبەکان وەڵامی هەموو جۆرە پرسیارێک نادەنەوە، چونکە کوردکراوە و تەنیا بەشێکی کەم لە باسە تیۆریەکانی ئۆجەلانیان وەخۆگرتووە. ئێمە ئەم کتێبانە وەک دەستپێکی ڕۆشنگەریەک لەسەر بیر و بۆچوونەکانی ئۆجەلان بۆ خوێنەری سوێدی دەبینین. دیارە ئێمە لە داهاتوودا دانیشتنی خوێندنەوەی بازنەییمان لەسەر کتێبەکان دەبێ و ئەو دەم بەرچاوڕوونی زیاترمان لەسەر کتێبەکان دەبێ. Jag heter Ludvig Köhler och har översatt de här två skrifterna eller pamfletterna kanske man kan säga. من وەرگێڕی ئەم دوو نووسراوەیان ئەگەر ناوی کتێبی لێبنێن ئەم دوو کتێبەم. ئەمە لە ڕاستیدا تەنیا گوڵبژێرێکی کورتە لە بەرهەمێکی زۆر گەورەی ئۆجەلان کە بە ناوی بەرهەمەکانی زیندانی ئۆجەلان ناسراون. دەزانین کە ئۆجەلان لە کۆتایینەوە دەکانەوە لە زیندانە و لا کاتی زیندان بۆ نووسینی کتێبەکانی کەڵکی وەرگرتووە. ئەوەی کە زۆر جێگەی تێڕامانە ئەوەیە کە لە کاتێکدا ئۆجەلان سەرچاوەیەکی ئەوتۆی لە دەستدا نەبووە
چۆن توانیویەتی ئەو بەرهەمانە کە زیاتر پێداچوونەوەی مێژوویین بنووسێ. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. بۆ منێکی وەرگێڕ ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە کە ئۆجەلان لە نووسینەکانیدا زۆر ڕوون و ئاشکرا دەنووسێ و بەڕوونی دیارە کە دەیهەوێ باسی چی بکا و چ شتێک بەرجەستە بکاتەوە. بەرهەمەکانی ئۆجەلان جۆرێک کۆکراوەیان دیوانی شێعر نین، بەڵکو تێکستی سیاسین. هەر بۆیە وەرگێڕانی ئەم کتێبانە بۆ من دوو لایەنی هەبوو، لەلایەکەوە بە جۆرێک وەرگێڕانی ئاسان بەڵام هاوکات سەختیش، لەبەر ئەوەی من کتێبەکانم لە زمانی ئینگلیزیەوە وەردەگێڕا و هەندێک کێشەی وەرگێڕان لە خودی زمانی وەرگێڕانی ئینگلیزیەکەی هەبوو. بەڵام لەبەر ئەوەی من زمانی ئۆرجیناڵەکەم نەدەزانی بەراوردکردنی دەقەکان زەحمەت بوو. گوتنی ئەمەش دیارە پێویست بوو کە من وەک وەرگێڕ ئاماژەی پێ بکەم. ئۆجەلان چەمکێک بە ناوی ئیدەئاڵی کابانی ماڵ بەکار دەبا کە هاوتای ئەم چەمکە لە هەردوو زمانی ئینگلیزی و سوێدی دانیە. من ناچار بووم واتای نزیک لە چەمکەکە لە وەرگێڕانە سوێدیەکەدا دابنێم. نام هەوێ باسی وردەکاریەکانی بکەم، بەڵام چەند وشەیەک هەبوو کە من هاوتا سوێدیەکانم بۆ نەدیترایەوە. بەڵام لە خوێندنەوەدا تێگەیشتن لە کۆی تێکستەکە زەحمەت نییە. ئەوەی گرنگە ئەوەیە کە ئۆجەلان ڕووی قسەکانی لە بزوتنەوەیەکی جیهانیە کە ئەمە لە خۆیدا عەتف و خۆشەویستی بۆ ئۆجەلان زێدە دەکا. نووسینەکانی ئۆجەلان لەگەڵ ئەوەی باسی گوندەکەی خۆیشی تێدایە، بەڵام ڕووی قسەکان لە بەرەیەکی بەرفراوانی خوێنەرەکانە. بە هەرحاڵ بۆ منی وەرگێڕ کاتێکی زۆر خۆش و دڵگیرم هەبوو لە وەرگێڕانی کتێبەکەدا. هیوادارم ئێوەش کە کتێبەکە دەخوێندنەوە هەمان هەستان هەبێت و بۆتان زەحمەت نەبێ. ئەلبەت لەبەر ئەوەی تەنیا 500 دانە لە کتێبەکەمان چاپ کردووە، بەم زوانە بۆ جاری دووم چاپی دەکەینەوە، چونکە هەر ئێستا لە یەکەم ڕۆژدا زۆربەی کتێبەکان فرۆشراون و لا چاپی دوومیشدا جارێکی دیکە بە تێکستەکەدا دەچینەوە هەوڵ دەدەین کتێبەکە سادەتر و زۆر تێگەیشتوتر بکەین. Upplägget är lite att vi kommer börja med vad Öcalan beskriver som allt som kanske har gått fel i samhället de senaste 5000 åren. ئێمە لێرەدا باسیەوە دەکەین کە بەپێی ڕوانگەی ئۆجەلان ئەو هەڵانە چین کە لە ماوەی 500,000 ساڵدا مرۆڤایەتی تووشیان هاتووە. هەروەها ئەو چارەسەریانش چییە کە ئۆجەلان بۆ گرفت و هەڵەکان دەستنیشانیان دەکات. سەرکوتی ژنان یەکێک لە بنەما هەرە گرنگەکانە کە لە کتێبەکانی ئۆجەلاندا پێک دێ. ئۆجەلان لەو بڕوایەدا هەتا باس و شرۆڤەی ژن و چەوسانەوەی ژن نەکرێ، تێگەیشتن لە کۆمەڵگەی چینایەتی و پاشخان و پێکهانی دەوڵەتونەتەوە زەحمەتە. سێکسیزم بۆ خۆی بنەما و بناغی سیستەمی کاپیتالیزم و دەوڵەتنەتەوەی فاشیزم پێک دێنێ. ئۆجەلان لە کتێبەکانیدا هەمیشە دەگەڕێتەوە بە مێژوو شرۆڤەی لایەنە مێژوەکان لە سەردەمی کۆمەڵگەی عەشیرەتیەوە هەتا ئەمڕۆ. سەرکوتی ژنان چۆن هەر لە سەرتاوە لە نێو ڕێخستنی بنەماڵەدا جێگەی گرت کاتێک پیا و دەسەڵاتی بەسەر بنەماڵەدا وەدەستگرت، بەم شێوەیە لەوێوە دەسەڵاتی ناوەندگەرایی لەلایەن پیاوەوە پەرەی پێدرا. پیاو لە پێشدا دەسەڵاتی لە نێو بنەماڵە، دواتر بەسەر عەشیرەت، مەزهەب و ئابووریدا پەرەپێدا. سێکسیزم لە خۆیدا چەمکێکە کە لە ڕوانگەی ئۆجەلانەوە هەموو ئەو شتانە لە پەیوەندی لەگەڵ سەرکوتی ژناندا ڕوون دەکاتەوە. وەک بۆ نمونە ڕێکەوتنی ژن و شوویی و پەیوەندیەکانی نێو بنەماڵە کە هەمووی لە بەرژەوەندی و پاراستنی دەسەڵاتی پیاودا لەلایەک و لەولایترەوە بۆ سەرکوتی هەرچی زیاتری ژنەدا ڕێژراوە. کەوابوو لە ڕوانگەی ئۆجەلانەوە سەرکوتی ژنان لەلایەن پیاوەوە لە بنەماڵەوە دەست پێ دەکات و دواتر لە سیستەمی کاپیتالیزم و دەوڵەتنەتەوەدا پەرەی پێدەدرێ. ئەم سەرکوتە بە شێوەیەکی سیستەماتیک لە هەموو ئەو بوارە ئاماژە پێکراوانەدا ئەنجام درراوە. لێرەدا ئاماژە بە دەقی قسەی ئۆجەلان لە کتێبەکەیدا دەکەم. ئەم شتانە لەکوێ بوو کاتێک لە پێشدا دەسەڵات لای ژن بوو، بەڵام دواتر پیاو ئەو دەسەڵاتی خستە دەستی خۆی لە کاتێکدا بەرهەمهێنان و ئافراندن لە لای خودی ژن بوو. وەڵامەکە لەوەدا دەبێ ببینینەوە کە پیاو لە ڕێگەی توندوتیژیەوە دەسەڵاتی خۆی سەپاند، بە تایبەتی کاتێک دەسەڵاتی ئابووری لە دەستی ژن دەرهێنرا و پیاو بوو بە خاوەن دەسەڵاتی ئابووری. لێرەدا بەندایەتی و کۆیلەبوونی ژن لە چوارچێوەی ماڵدا دەستی پێکرد. ئەمەش ڕاستیەکی مێژوویە. لە ڕاستیدا سەرکوتی ژنان و خەباتی ژنان بۆ یەکسانی بەشێکی هەرە گرنگی تیۆری کۆنفیدرالیزمی ئۆجەلان پێک دێنێ و ئەم دوانە بەبێ یەکتری نابن. هەر بۆیە لەم دوو کتێبەدا خەباتی ژنان بناغەی تیۆری کۆنفیدرالیزمی دیموکراتیک پێک دێنێت.
لەسەر ئەوەی دەسەڵاتی پیا و چۆن لە کۆمەلگادا خۆی چەسپاند، باسەکەم بەهێنانەوەی دەقێک لە قسەکانی ئۆجالان لە کتێبەکەدا دەست پێ دەکەم. کاپیتالیزم پیاوی دۆمینانسی لە دام و دەستگا و ئەنیستیتۆ فەرمیەکاندا بەرهەم هێنا. ئەمە هەمان دەسەڵاتخوازی پیاوە کە لە ماوەی 5,000 ساڵدا بە شێوازی جیاواز بەردەوام بووە. لە کۆیلایەتی دەستی پێ کردووە کە چۆن ئینسان بۆ خۆی ئینسانی دیکەی وەک کۆیلە بەکارهێناوە. لێرەدا ژن وەک کۆیلەی پیاو بەکار هاتووە. کاتێک پیاو لە ناوەندی دەسەڵاتدا جێگەی گرت، بۆمانەوەی دەسەڵات سیستەمی کۆیلەداری پێشخست. ئەمەش لە سیستەمی کۆنی عەشیرەتی، ماڵباتی هەتا کۆمەلگای ئیمڕۆ بەردەوام بووە و پیاو لە پۆزیسیۆنی دەسەڵات و چاوبرسی بۆ دەسەڵات لە کۆمەلگەی ڕوانیوە. دەسەڵات و دۆمینانسی پیاو بە سەرکوتی ژنان لە بنەماڵە دەستی پێکرد و دواتر لە عەشیرەت و کۆمەلگەی بچووک هەتا دواتر لە دەوڵەت نەتەوە و سیستەمی کاپیتالیزمدا بەرفراوانتر بوو. ئەمە زنخوازیە لە هەموو بوارەکانی کۆمەلگادا لە مەزهەب و هەموو لایەنە هاوبەشەکانی کۆمەلگادا خۆی نواندووە. واتە لە ئاغاکان و شاکان هەتا کۆمەلگای ئێستا هەموو شتێک لە ڕوانگەی دەسەڵات، لە ڕوانگەی ئەوەی کەسێک بەسەر کەسێکی دیکە حکوم بکە داڕێژراوە. ئەمەش بناغەیەکە بۆ تێگەیشتن لە چەسپاندنی کۆیلایەتی بەسەر ژندا لە درێژایی مێژوودا. ئەوەی لە ڕوانگەی ئۆجالاندا بەڕوونی نیشان دراوە لە کۆمەلگەی عەشیرەتی و فیودالدا دەسەڵاتەکان بەرتەسک بوون هەم لە ناوخۆی کۆمەلگا و هەم لە سنوورە دەرەکیەکانی کۆمەلگادا. بەڵام بە سەرهەڵدانی دەوڵەت نەتەوە پانتایی دەسەڵاتەکان بەرفراوانتر بوون و پیاوسالاری لە سیستەمی دەوڵەت نەتەوەدا دەسەڵاتەکانی گەیشت بەلووتکە. دەوڵەت نەتەوە لە خۆیدا پێکاتێکی دەستکرد بوو بۆ ئەوەی مرۆڤ دەسەڵاتی زیاتری هەبێ و کۆنتڕۆڵ و چاودێری بەسەر مرۆڤەکانی دیکەدا بەرفراوانتر بکات لە خودی دەوڵەت نەتەوەدا و بە تایبەتی لە سیستەمی کاپیتالیستدا، هەتا دەچێ و دەسەڵاتەکان کە لە ڕاستیدا دەسەڵاتی پیاون زیاتر و زیاتر دەبێت. دەوڵەت نەتەوە بۆ خۆی بەدەستی چینی مامناوەندی کۆمەلگا، ئەو چینەی کە هەمیشە تینووی دەسەڵاتە دامەزرا و ئەمەش سیستەمی کاپیتالیستی زیاتر پەرە پێدا. دەوڵەت نەتەوە و سیستەمی کاپیتالیزم پێکەوە و هاوتەریب لەگەڵ یەکتری پێشکەوتون و لەبەر ئەوەش لایەنە ئینسانیەکان کەمڕەنگ کراوەتەوە و دەسەڵات و کۆنتڕۆل بە بنەما گیراوە. هەر بۆیە هەردوو پێکەوە لە پێکهێنانی دەسەڵاتی هاوبەش و هاوتەریبدا شەریکن. سنوورەکانی دەوڵەت نەتەوە لە سوید لە کوردستان یان لە هەرکوێ هەبێت بە زۆری ئینسانەکانی لە چوارچەوەیەکدا قەتیس کردووە. کۆنتڕۆلی کردوون و دەسەڵاتی بەسەردا سەپاندون و هەموو جارێکیش وەک ئامانج بەرژەوەندی ئابووری و کاپیتالیستیەکان لە چوارچەوەی دەوڵەت نەتەوەدا پارێزراون. بۆ نمونە ئەسیمیلەکردنی زۆرەملی کورد لە باکووری کوردستان و لە هەموو شوێنێک یەکێک لە ئاکامەکانی پێکێنانی دەوڵەت نەتەوە لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە. کورد ناچار کراون لە نێو چوارچەوەی دیاریکراوی دەوڵەت نەتەوەدا بە زۆرەملی بژین. ئەمە فکری پشتەوەی سازکردنی دەوڵەت نەتەوە بووە، بەڵام چۆن پێش بەمە دەگیرێ و دەوڵەت نەتەوە ڕادەوەسێنرێ و کۆسپ و تەگەرە دەخرێتە پێش کاپیتالیزم. لەم نێوەشدا کۆتایی بە سەرکوتی ژنان دەبێت. ئەوە ئۆجالان لەم کتێبانەدا وەڵامی خۆی دەبێ و نەخشە ڕێگەی چارەسەری دەستنیشان دەکات. لەم کتێبانە باسی چۆنیەتی سەرهەڵدانی دەوڵەت نەتەوە، کاپیتالیزم و سەرکوتی ژنان کراوە. هاوکات باسی ئەوەش کراوە ڕێگاچارە و ڕێگای خەبات و بربەرەکانی لە دژی ئەوانە دەبێت چۆن بێت. منم جارە بە دەقێک لە نێو کتێبەکەی ئۆجالان دەست پێ دەکەم. کۆمەلگا هەمیشە لە میانەی پاراستنی ڕەوادا خۆی پاراستووە. پاراستنی ڕەوا تەنیا لە هێزی سەربازیدا کوور نابێتەوە، بەڵکو پاراستنی ڕەوا بەمانای پاراستنی ئۆتۆنۆمی و سربەخۆیی و نەبەسراویشە لە هەموو بوارەکانی ژیاندا. ئەمە لەو لایەوە گرنگە کاتێک سێکسیزم و دەوڵەت نەتەوە دەستیان بەسەر هەموو جیهاندا گرتووە. هێزی بەرهەڵسکار دەکرێت لە میکانیزمی پاراستنی ڕەواوە سەرچاوە بگرێ. ئەمەش بە تایبەتی لە کردەوەدا وەک استراتیژی بەرهەڵسکاری لە باکووری کوردستان ئەزمون کراوە. ئەزمموی بەرهەڵسکاری لە بەرامبەر دەوڵەتی فاشستی تورکیا لە ژێر میکانیزمی پاراستنی ڕەوادا. هەروەها لە ڕۆژاوا و باکووری سووریا کاتێک بۆشایی دەسەڵات هاتە گۆڕێ کە چۆن لە بەکەڵک وەرگرتن لە پارادیگمای پاراستنی ڕەوا بزوتنەوەی بەرهەڵسکاری ڕۆژاوا ڕێکخرا. هەر لە سۆنگەی بەرهەڵسکاری و پاراستنی ڕەوادا کۆمەلگایەکی نوێ لە سفرەوە لە ڕۆژاوای کوردستان پێکات. کەواتە لێرەدا تەنیا مەسەلە لایەنی سەربازی نییە. تۆ ناتوانی لە دژی دەوڵەت نەتەوە تەنیا شەڕ ڕابگەێنی بەبێ ئەوەی کۆمەلگایەکی نوێ و جیاواز لە دەوڵەت نەتەوە دانەمەزرێنی. لێرەدا بناغە ئەوەیە کە کۆمەلگایەکی نوێ دیموکراتیک و یەکسان لە بەرامبەر دەوڵەت نەتەوەدا دابمەزرێنی. لا سیستمی کۆنفیدرالیزمدا بە پێچەوانی دەوڵەت نەتەوە کە دەبێ هەموو بۆ یەک شتی هاوبەش کە ئەوەش بەرژەوەندیەکانی دەوڵەت نەتەوەیە تێناکۆشن. لا کۆنفیدرالیزمی دیموکراتیکدا بەبوونی جیاوازیەکان و هۆڤێتی جیاوازەوە
هەوڵ و تێکۆشان بۆ پاراستنی هۆیەتی جیاوازەکان دەدرێت. بۆ نمونە هەر بۆیە لە ڕۆژاوای کوردستان گرنگی زۆر بە پاراستنی پێکاتە جیاوازەکانی نێو کۆمەلگا دەدرێت. پاراستن و پێکێنانی پێکاتی جیاوازیش بۆ ئەوە نییە کە کۆمەلگا لە یەکدا ببڕێ بە پێچەوانەوە بۆ ئەوەیە کە فرەڕەنگی کۆمەلگا بپارێزێت. ئەمەش کە لە ڕۆژاوای کوردستان بەرچاوە و بۆتە جێی سەرنجی هەموو جیهان کە چۆن لە وڵاتێکدا کە سەرتاپا تووشی شەڕ بووە چۆن کۆمەلگایەکی دیموکراتیک و فرەڕەنگ لە نێو جەرگەی شەڕدا دامەزراوە. کۆمەلگایەکی دیموکراتیک کە دەسەڵاتەکان لە ژێرەوە سەرچاوە دەگرێت. ئەمەش بناغەی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە کە دەسەڵات لە ژێرەوە دێت نەک لەسەرەوە. چونکە زۆربەی کۆمەلگا هەرێمی و لۆکاڵەکان کێشە و گرفتەکانیان لەسەرەوە بۆ خوارەوە سەرچاوە دەگرێت. Det här är ju våra tolkningar av boken. Alla kommer ju göra sin egen tolkning av det han skriver. ئەوەی کە باس کرا خوێندنەوەی ئێمە بوو لەسەر کتێبەکان. دەکرێت خوێندنەوەی دیکەی جیاوازتریش لەسەر ناوەڕۆکی کتێبەکان هەبێت. بۆ نمونە لە چەمکی چین دەکرێت خوێندنەوەی زۆر جیاواز بکرێ کە دیارە لە کتێبەکاندا کەمتر باسی لەسەر کراوە. هیوادارم ئێوە بتوانن لە دانیشتنە خوێندنەوەی یەبازنەیەکاندا کە دواتر ساز دەکرێن بەشداری بکەن و بیرروڕای خۆتان لەسەر کتێبەکان دەرببڕن. ئەوەی کە لەم کتێبانەدا بەناوەند گیراوە و ئێمە لە سویدیان لە شوێنەکانی دیکەی ئەوروپا دەتوانین لە کار و خەباتماندا ڕەچاوی بکەین مەسەلەی گرنگایەتی هەرێم و بیری لۆکاڵی و هەرێمیە. ئەوەی کە دەگوترێت جیهانیان گلۆبال بیر بکەوە بەڵام لە هەرێم و لۆکاڵی خۆتەوە دەست پێ بکە. بۆ نمونە هەر لەم ستۆکۆڵمەی ئێمە زۆر ئەرکی لۆکاڵی هەیە کە بتوانین لە هەمان هەرێمی ستۆکۆڵمدا جێبەجێ بکەین. بنەماش بۆ ئەمە ئەوەیە کە تۆ لەو شوێنەوە دەست پێ دەکەی کە لی دەژی و لێ هاتووی. هاوکاتە لێرەشەوە زۆربەی بڕیارەکان دەدرێ ئەو بڕیارانەی کە کاریگەری لەسەر ژیانی ئێمەدا دەنێن. لێرەدایە کە دەوڵەت دامەزراوە و بە دەوروبەری دەوڵەتەوە ماشێنی بیرۆکراتی دامەزراوە. دەوڵەت نەتەوە بۆ ئەوە دامەزراوە کە لە هەموو کاروباری ئێمەدا خۆی هەڵقورتێنێ و دەسەڵات و کۆنتترۆلی خۆی بەسەر ئێمەدا فەرز بکات. منیش لەو باوەڕدام کە گروپە بەرهەڵسکاریەکانی سویدی زۆر لێکدا بڕاون. ئەگەر گروپێکی ئەنتیفاشیستی شتێک دەکا گروپێکی دیکەی چەپی ڕادیکال شتێکی دیکە و بە هەمان شێوە چالاکی و دەستپێشخەری جیاواز لەلایەن دەستە و گروپی جیاوازەوە پێڕەو دەکرێت. ئەم کتێبانەی ئۆجلان ئەوەمان نیشان دەدەن کە هەموو گروپە بەرهەڵسکاریەکان لێک نزیک دەکاتەوە و لەسەر خاڵی هاوبەش پێکەوەیان دەبەستێتەوە. واتە ناکرێت لە کاتی جێبەجێکردنی ئەرکێکی دیکە بخرێتە پەراوێزەوە. مەسەلەیەکی دیکە ئەوەیە کە ئەم ڕوانگانەی ئۆجلان تەنیا تیۆری نین بەڵکو لە کردەوەشدا جێبەجێ کراون و خراونەتە بواری پراکتیکەوە هەم لە ڕۆژئاوا و هەم لە باکووری کوردستان. تیۆری و پراکتیک زۆر وەک یەک دەچن. ئەمە لە هەمان کاتدا وەک قەول و بەڵێنی ئیتیۆپیایی و بەهەشت نییە بەڵکو تێکەڵ بە ژان و ئازاری مرۆڤەکان تیۆریەکان لە کردەوەدا پراکتیزەکراون. واتە ئەمانە لە نێو جەرگەی شەڕدا پراکتیزەکراون. کەوابوو کاتێک تیۆریەکانی ئۆجلان لە نێو جەرگەی شەڕدا قابلی پراکتیزەکردن بن ئەی بە هەمان شێوە بۆ لێرەش پراکتیکزە نەبن. هاوکات ئەوەش گرینگە بەکردەوە بزانین و بڕۆین و پرسیار لە خەڵک لەوێ بکەین کە چۆنی تیۆریەکان خراونەتە بواری پراکتیکەوە. ئێمەش بە هەمان شێوە گەرەک لە چوارچێوەی تیۆریە جوانەکانمان دەربچین و پراکتیزیان بکەین. هیچ نەبێ دەتوانین لە دەستە و گروپەکانی خۆمانەوە دەست پێ بکەین. بۆ نمونە چوارچێوەی بەستنی کۆبوونەوەکانمان بە چ شێوازێک بێت. هەر بۆیە من لەو بڕوایەدام زۆر شت لە کتێبەکانی ئۆجلان هەیە کە دەتوانن ببن بەمای ئیلهام وەرگرتن بۆ ئێمە لە سوید. Militanta rörelsen som byggs upp just nu till exempel i Baku där man har ett helt system av människor som hela tiden är redo på att gå in. بۆ نمونە ئەو گروپە بەرهەڵسکاری و میلیتانتانەی لە باکوور سازکراون تەواو جیاواز لە گروپەکانی ئێمن و جێی ئەوەیە کە ئێمەش لە سوید لایەنەوە فێربین. بۆ نمونە ئەم گروپانەوە ڕێکخراون کە قەت بەتەنیا نامێنن. گروپێک دەگیردرێن و زیندانی دەکرێن. گروپێکی دیکە لە جێگەی ئەوان سەر هەڵدەدا و بۆیە شۆڕش و بەرهەڵسکاری هەمیشە گیانێکی تازەی وەبەر دەکرێت. ئەمە لە ڕوانگەی بزوتنەوەی بەرهەڵسکاری جیهانیەوە زۆر گرنگە کە ئێمە لە نزیکەوە ستروکتور و جۆری ڕێکخراوەیی گروپە بەرهەڵسکاریەکانی باکوور زیاتر بخەینە بەر سەرنج و لێیانەوە فێربین. لە بزوتنەوە بەرهەڵسکاریەکانی خۆمان لە سوید سوود لە زمونونەکانیان وەربگرین. مەسەلەیەکی گرنگی دیکە لە سۆنگەی ئەو کتێبانەی ئۆجلانەوەیە کە ئەو شتەی ئەو لە ماوەی 5,000 ساڵدا ئاماژەی پێدەکات لە ڕاستی داشتی کۆن نین بەڵکو زۆر تازە و بۆ ئێمە نەبیستراون. En rejäl ögonöppnare för mig när jag höll på med översättningen var ju hans
otroliga liksom kunskap för hela Mellanöstern. لە ماوەی وەرگێڕانی کتێبەکاندا ئەوەی بۆ من زۆر بەرچاوڕوونکەرەوەی هەری باڵکێش و جێگەی سەرنج بوو ئەوە بوو کە زانیاری یەکەم جار زۆر لە ڕادەبەدەری ئۆجەلان لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. بۆ نمونە لە کۆتایی کتێبی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا ئەگەر چیش بە کورتی بێت باسی پێکهاتە جیاوازە ئەتنیکەکان وەک کورد، عەرەب، ئەرمەنی، یەهودی و هەروەها تورک و زۆر ئەتنیکی دیکە دەکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە کاتێکدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنکی هەموو شارستانیەتەکان لە ڕابردوودا بووە، ئیمڕۆ هەرە شوێنی وێران و جێگەی شەڕ و ئاڵۆزیە لە جیهاندا و ئەمەش لە ڕاستیدا قوڵایی تراژیدیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیشان دەدات. ئێستا کاوس و هەرجومەرج هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داگرتووە. لە ڕوانگەی ئۆجەلانەوە ئەوەی کە بەرچاوڕوونی زیاتر دەدا ئەوەیە کە ناسیۆنالیزم ڕیشە و هۆکاری هەموو نەهامەتیەکانی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. خەڵکێک دەبێ سنوورەکانی ئەمە بێت و خەڵکێکی دیکە دەبێ سنوورەکانی لەوێوە دەست پێ بکا و ئەم شتانە. ئەمە لە کاتێکدا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕابردوودا ئەم هەموو ئەتنیکە جیاوازە پێکەوە ژیاون و داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەمە زیاتر نییە کە دەبێ ئەم خەڵکە جیاوازانە پێکەوە بژین. خەڵک لە هەرێم و ناوچەی خۆیاندا بە ئازادی دەژین و لە ئاستی پانتایی ناوچەییدا بە هاوکاری و هاوئاهەنگی گەل خەڵکانێکی تر بە ئاشتی دەژین. ئۆجەلان لە شوێنێکی کتێبەکانیدا دەنووسێ لەوەتی ناسیۆنالیزم هاتووەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ خۆی گرفت و شەڕ و ئاژاوەی هێناوە. لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بۆ تاقەجارێک ناسیۆنالیزم سەرکەوتنی وە دەست نەهێناوە. بە بڕوای من ئەم ڕوانگەی ئۆجەلان زۆر گرنگە کە لە سوئێدیدا گوێی لێ بگیردرێ و بخرێتە بەر سەرنج. منیش دەمەوێت ئەوەی لێ زیاد بکەم کە زۆرجار لە خۆپیشاندانی کوردەکان دژ بە کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورکیا لە کوردستان لەلایەن چەپی سویدیۆ ئەو ڕوانگەیە باوە کە پرسی کورد تەنیا پرسێکی ئەتنیکیە. لە کاتێکدا وێنە ڕاستیەکە وان نییە و پرسی کورد پرسی هەمومانە بە کورد و سویدیەوە. بۆ نمونە کاتێک لەلایەن گروپێکی کۆمەنتەرەکانی سویدی ڕۆژاوا دەمانەوێت قوتابخانەیەک لە کۆبانە دروست بکەین، ئەمە جۆرێک کاری خێر نییە، بەڵکو ئەمە جۆرێک پشگیریە و لە هەمان کاتدا ئاڵوگۆڕی زانیاری تێگەیشتنە لە نێوان بزوتنەوە بەرهەڵستکاریەکاندا. لە هەمان کاتیشدا جۆرێک بەرهەڵستکاریە لە بەرامبەر دەوڵەتی تورکیا و داعش کە هەردووکیان لە هەناوی فاشیزمدا سەریان هەڵداوە. Och vi kanske här inte skulle vilja ha alltså så uppdelat i män och kvinnor men att det är ändå väldigt värt att tänka på hur är representation, vilka pratar på olika ställen, vilka får synas. بەڵێ لە بەرنمەیەکی گەلی ئازاددا پێکەوە بووین تایبەت بە ساڵوەگەڕی لەدایکبوونی ڕێزدار ئۆجەلان بۆ ئازادی و لە ئازادیدا بژین ماڵتەنەوە.